ئەوەی دەیبینن نەتاقیگەیەکە بۆ هەڵسەنگاندنی بەرگەگرتنی ئۆتۆمبیل و نەدیمەنێکی ئەرشیفی سەدەی ڕابردووە. ئەمە شاڕێگای نێودەوڵەتی هەولێر حاجی ئۆمەرانە، دەروازەیەکی استراتیژی بازرگانی و گەشتیاری هەرێمی کوردستان کە ڕۆژانە بە بەهای ملیۆنان دۆلار کاڵای پێدا تێپەڕ دەبێ. بەڵام لە حاجی ئۆمەرانەوە تا دەگاتە قەزای خەلیفان یەکساییدە و پرساڵ و چۆڵە. مێژووی پرۆژەی دووسایدکردنی قۆناغی یەکەمی ئەم ڕێگایە کە تەنها 17 کیلۆمەتر بوو لە حاجی ئۆمەرانەوە بۆ چۆمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2011 بە بودجەی 52 ملیار دینار. بەڵام دوای 15 ساڵ لە دەستپێکردنی پرۆژەکە و دەستا و دەستکردنی لە نێوان کۆمپانیاکاندا تەنها 2 کیلۆمەتری تەواو کراوە. ئەوە چەند ساڕە زیاتر لە 15 ساڕە هەموو ساڕێ برجەی لۆ دەرەچی و برجەکەی بزرەبی و ئەیخۆن و کەس نازانی چی لێدێ. ئەو هەموو سەروەت و سامان و داهاتیشی هەیە بە شەرەک سوودی دینارەشی لێ وەرنەگرتی هەتا ئێستا لە عاجۆمەران بگرە لە چۆمان بگرە هەتا ڕێگا هەتا سۆرانیش کەسێک ئیستیفادەی لێ نەکردیە. ئەو جادە هەموو ساڕێ دێن قوڕێتێکن تاسان پێپڕەکەنەوە یان دێن بەسەرەن دووسێ پەقرەزە چیمەنتویان یارکە کە قیڕەشی دەناو تاسەشێکن کاکە جادە بە نوعی چانابی. ئەم ڕێگایە هەرچەندە سەرچاوەیەکی زێڕینی داهاتە بۆ دەسەڵاتدارانی هەرێم، بەڵام داهاتەکە بۆ دەسەڵات و تۆز و خۆڵ و تێکچوونی ئۆتۆمبیل و مەترسیەکانیش بۆ شۆفێران. سەرەڕای ئەوەی بەڵێندرا بوو سەرەتای ئەم ساڵی کارەکانی تەواوکردنی ئەم ڕێگایە دەست پێ بکەنەوە، بەڵام دوای تێپەڕینی 5 مانگ لە ساڵی نوێ هێشتا ئاسۆڕون نییە. ئەوە جادەکەی بینی 1001 ساڵی تێدایە باوەڕکە دەی بەزی گزاکانی دەنیا بازاری چۆمانێ جارە ئەوەی ئەو ڕێ زۆر مەترسیدارە ڕۆژنی عایزەش تێدا نەکرێ هەدی چاڵ سۆلاتدا ئەو هەموو داهاتی ئەو حاجومەرای نێودەوڵەتی کەس زان شێواچیت. ڕێگایەکی تەسچیشە و ڕێگایەکی گەشتیاریە ڕێگایەکی بازرگانیە ئەنەگەر بێت و بەس داهاتی ئەو گومرگەی لەو جادێ سەرف بکرێتەوە باوەڕ تایبێتن یعنی جادەی و های پێ دروستەکرێتن یان لە کوردستان نەبیتن. 15 ساڵ چاوەڕوانی بەس نەبوو بۆ تەواوکردنی ڕێگایەکی 17 کیلۆمەتری. پرسیارە جدیەکە ئەوەیە پاساوی پشتگوێخستنی ڕێگایەکی نێودەوڵەتی کە داهاتێکی جەبەلاحی هەبێت چییە؟ ئایا نەبوونی پارەیە یان نەبوونی ئیرادەی دەسەڵات بۆ خزمەتکردن؟ ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری باڵەکایەتی.